لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم سرتا داوام لذاتی پاشی پەروەردگار لە گوناهی ساڵی پێشوومان بورابێت و ئەم ساڵە نوێی کە دەست پێ ئەکات ساڵی خەیر و خۆشی و بەرەکەت و جوانی بێ بەسەرمانە. ئێمە ئەمڕۆ لە 1441 هیجریین حەز ئەکەم ئەم وتارەمان بە 10 سەڵاوات لەسەر پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم دەست پێ بکەین و ئەڵێم اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد. اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد. اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد. اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان خوشويستانم بو آسايشي الرحمن همو شمانك كو أبينوا لخزمة كتابي نيابي الداء والدواء زاناي بايبرز إمام ابن القيم رضا رحمتي خايلة به زور درس من گذران و زور شتمان لم كتاب نيابه باس كردوا. إمام ابن القيم باسي زرركاني گناهي بدريجي بو كردين زورك زرركان من باس كردوا بدريجي كإنسان توشي تشي أبيت كاتكوا لگناه كان نزيك أكبيته وش حالتاني كي بسرادت كومل بابت هي لم كتابان نزيك ليكترو جورك لدوباره بونوان تيا تنها سر موضوع كان أخرنو واسمه سر بابتي تازة يكيب لوشتاني كجناه بسر إنسان أيهنات توشي ذم سوكي أكات توشي أو أكاك لا يخلق لا ملائكة لا يخوا جل جلاله ذنب كريتو بباشا باز نكري جناه كان كاريجري لسر عقل إنسان دائنين تفكريني إنسان أقورن إنسان عاقل أجر كمال عقلي هبت. إمامي غزالي قصيه زورجواني هي اللباسي عقل وحيا أيام دوانا بيتشواني يكنيانا أفرمي الوحي عقل من الخارج والعقل وحي من الداخل. أفرمي أم دوشتا يكشتن بيكوا وحي بريتيا لو شتيك عقل إنسان داويك بلام لدروي إنسان وحي بريتيا لويك عقلي هواري وأكلنا وإنسان بويا عقلي كاملي إنسان لويك لجناه كان زور تنزهك وخوي ببارزة زانان أفرمون أجر دينش نهتايا مروفا كان مكلف بون لغير بشيء عباداتي تشريعي كغير خوا جل جلاله كس عقل درجناك چون جێبەجێکە مثلا نازانە نوێژی ئێوارە سێ ڕکاتە نازانە عیشا 4 ڕکاتە غەیری ئەم لایەنە نەبێ بەشەکانی تری عیبادەت کە ڕەبڵیان بە نێوان ئینسان و ئینسانەوە هەیە یا ئینسان و خواوە هەیە یا ناسینی خودی ذاتی خواوە هەیە واجب بوو لەسەر هەموو ئینسانەکان بە عەقڵ بە تێفکرین بیزانن. بۆیە ئەفەرمێ گوناهەکان کاریگەری لەسەر ئەم عەقڵەی ئینسان دائنێن عەقڵەکەی لاوازەکەن بچووکەکەنەوە. گوناهەکان لنيوان تو خوايا بيوندي أبصرينن جناها كان بركتي جيانة ناهلا بركة زانيان فرمونا الزيادة بأمر خفي زياد بون يشتكانت بدسك معنوي نهينيون بين راو
پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم دەستی مبارەکی ئەکاتە تۆزێک ئاوە 300 ئەوەندە کەس دەستنوێژی پێگرێت و لێی ئەخواتەوە و تێراوە بێ پێی. ئەمە زیادبوونە بە شتێکی معنەوی، ئەمە بەرەکەتە. کەسی وا هەیە 100 ساڵ ئەژی، کەسی وایە 20 ساڵ ئەژی. بەرهەمی ئەم مرۆڤە بۆ ئینسانیەت کە 20 ساڵە زۆر زیاترە لەوەی کە 100 ساڵە. ئەمە خوا بەرەکەتی خسۆتە عومرەکەیەوە. ابن سینا هەموو کاتێ لە دوعاکانیا دوعایە کردی خوایە عمری پانم بیتێ، عمری درێژم نەدەیتێ. عمری درێژەوەیە طول و تەفسیل عمرێکی گەورەت هەیە، بەڵام بینی خۆت و خوا نەتوانیوە کارانێکی گەورە بکەی، ئیشی زەخم بکەی، خزمەت بکەی. وەرە حیاتی و پیاوە گەورانە سیرکە، سیرەکەی هەیەە لە 45 دقا 5-6 لاپەڕێبەر ئەکەوێت کە نووسی بێتی. ئایا هەموو عمری ئەم کەسە بەز نووسین بووە؟ وا تەسەوورەکەی کە بەز نووسین بووە. ئەمە بەرەکەتی خوایە لە عمرەکانە، لە عیباداتە، لە ئەذکارە، لە ئەورادە، لە هەموو شتەکانە ئینسان پێویستی بە بەرەکەت هەیە. والله یەکێک لەو شتانەی بەرەکەتی عمرت ناهێڵێ بریتێ لە گوناهەکان، عسیانەکان. بەرەکەتی عمر ناهێڵێ، بەرەکەتی ماڵ ناهێڵێ. جاری وا هەیە کەسێک زۆر کاسبی ئەکا حەچی بە هیچ نابێ، کەسێکیش کەم کاسبی ئەکا و بەرەکەتێک لە ماڵەکەی ئەبینێ. یەکێک لە هۆکارەکانی مەحقی بەرەکەت و نەمانی بەرەکەت لە ژیانی ئینسانە بریتێ لە گوناهەکان کاتێکەوە بەرزیان ئەکاتەوە. پێشتر باسی بەرەکەتمان کردووە کە پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم فەرموویەتی الدنيا ملعونة ملعون ما فيها. دنيا همووی نەفرەت لێکراوە، ئەوەشی کەتیەتی نەفرەت لێکراوە، إلا ذكر الله وما والاه أو عالم أو متعلم. إلا یادی خوا نەبێ، ئەوەی بە دەوری یادی خوایە هەڵئەسووڕێ، زانا بە فێرکەر بە، زانا بە فێرخواز بە، فێرکەر بە فێرخواز بە. إلا ئەمە نەبێت، ئیتر ئەویتری هەمووی واتە ئەوەی علمە بە دەوری علمە، ئەوەی ذکرە بە دەوری ذکرە، ما عەدای ئەمە هەر هەمووی ئەکاتەوەی کە ئینسان لە ناو شتە نەفرەتەکانی ژیانی بەسەر بردەبێ. ئەمە ئەوە ناکە کە ئینسانی موسڵمان دنیای ناوێ. والله ئینسانی موسڵمان لە هەموو کەس باشتر دنیا بەکار ئەبێ بهێنێ، ئەبێ بزانێت چۆن کۆ ئەکاتەوە، چۆن سەرفی ئەکا. ئەو فکرەیە چەند جارێکە ڕەدم کردوتەوە. ئینسانی موسڵمان نابێ وا تەسەوورکە دائیمە ئەبێ فەقیر بێ، ئەبێ نەبوو بێ، ئەبێ نەدار بێ، ئەبێ قەناعەتی هەبێ. ناوەڵا ئینسانی موسڵمان باشترین کاسبە لە بازارە، باشترین سیاسیە لە سیاسەتە، باشترین عەقڵە لە کاتی وتاری عەقڵیە. کەسی موسڵمان لە هەموو شتێکە هەڵپە ئەکا بۆ ژیانی خۆی، لە مرۆڤ دۆسیا باشترینە، لەگەڵ ماڵ و مناڵی ئەبێ باشترین بێ. پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم هەڵەبژێرێ کێ لە هەمووتان باشترە، ئەوەتان ئەخلاقی لە هەمووان بەرزترە، کێ لە هەمووتان چاکترە، ئەوەی لە خێزانەکانی لەگەڵ خێزانەکانیان باشترە. کەوابوو ئێمە ئیکتیفا بە کەم ناکەین ئەبەد، هەمیشە هەلە هەوڵی ئەوان زیاتر گەورەتر. فەرمایشتێک پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم فەرمای المؤمن كالشامة بين الناس. دەموچاوێکی سپی بێن ئەگەر خاڵێکی پێوە بێ، چۆن خاڵەکە دەرئەکەوێ ئیماندار ئەبێ ئەوە لەناو خەڵکە لە هەموو شتەکانە دەرکەوێ، ئەبێ یەکەمەکانی هەموو بەدەست هێنابێ، لە خوێندنیا، لە دیراسەیە، لە حتا ئێستا کە باسی نیشتیمان پەروەری و هەندێک مەسائل ئەکرێ، ناکرێت کەسی موسڵمان لێی دواکەوت بێ. بەعکسەوە ئەبێ پێشەنگ تیای خەڵکی موسڵمان بێ، ئەبێ ئازاترین تیای خەڵکی موسڵمان بێ. ئەمە زۆر کات لە باسی نیشتیمان پەروەریە خەڵکێک باسی سیاست پەروەری ناکەن. نیشتیمان پەروەری جیاوازە لە سیاست پەروەری. ئینسان جاری وا هەیە لە خزمەتی نیشتیمانەکەی خۆیە، یعنی تۆ تەسەوور کە ئەم بەرنامە عەزیمەی ئێمە تا کوێ بڕەکە. ئیمامی بەیضاوی ئەفەرمێ گڵی زێد، هەر کەسێ خەڵکی چ شوێنێک، خەڵکی چ شوێنەکە، گڵی ئەو شوێنە ئەفەرمێ زۆر زەڕورە بۆ زۆرێک لە گرفت و نەخۆشیەکان. ئەو کەسانی تووشی نەخۆشی نەئارامی و دڵڕاوکی ئەبن، بۆنکردنی خاکی نیشتیمانی خۆی زۆر گرنگە. ابن سینا قسەیەکی هەیە ئەفەرمێ خوا تۆی لەکوێ خەلق کردبوو کەلوپەلی ئەو شوێنە بۆ تۆ ئەژێ. ئەگەر تەماتەیەکی زێدی خۆت بخۆی، هەزاران هەزار نەفعی زیاترە لەوەی کەوە تەماتەی شوێنێکی تر بخۆی. بۆیە زۆر کات ئینسان تووشی نەخۆشی ئەبێ بە شتی گیایی باش نابێ. هۆکارەکەی ئەوەیە شتی گیایی وڵاتێکی تر بەکارێنێ. من سەیرە بەلامەوە خەڵک بچێ شتی گیایی سین بەکاربێنێ، یعنی هەندێک بازرگان شتی سینە یانەن، ئەمە شتێکی زۆر باشە. خوا تۆی لێرە خەلق کردو، ئەدەواتی تۆی لێرە دروست کرد. بۆیە نیشتیمانی بوونی موسڵمان سوچێکی نەگرتوتەوە، هەموو سوچەکانی حیاتی ئینسانی ئیمانداری گرتوتەوە. ئیمام بێضاوی ئەفەرمێ کە سەفەرێک کرد هەندێک گڵی زێد لەگەڵ خۆتا بەرە، ئەو کەسانەی کە دوعاو ئەکەون، کە سەفەر ئەکەون و خەویان لێ ئەزڕێ، ئەفەرمێ ئەگەر ئەم خاکە بخەنە ژێر سەریان لە کاتی خەوا، نەخەویان تێکەچێ، نە ئاو و خواردنیان تێکەچێ.
وزور بابتي تر لبابتي نیشتیمان پەروێ لە هەموو شتەکانە بە کورتی موسڵمان ئەبێ یەکەم بێت ئەبێ زۆر لە پێش بێ والله یەکێک لەو شتانەی کە بەرەکەتی عمرێ کەم ئەکاتەوە هێز و توانات کەم ئەکاتەوە جوانیەکانت کەم ئەکاتەوە نەشاطە بچووک ئەبێتەوە بریتێ لەو گوناهانێکەوە ڕۆژانە بەرزیان ئەکەیتەوە و بەرزەبنەوە ئیتر گوناهەکان ساوەون لە دڵا بن لە زمانە بن لە کردەوەکانە بن لە خەیاڵا بن هەموو ئەوانە گوناهانێکن کە بە ئینسانی موسڵمان خۆی لێ پارێزن لە دوای ئەمانە ئیمامی ابن القەیم بابێکی تازە دەست پێ ئەکا ئەم بابە تازە باسی یەکێک لە نقمەت و خراپەکان و زەررە زۆر گەورەکانی گوناهەکە ئەفەرمێ گوناه واو لێ ئەکا بچووکە کاتەوە صاحبی گوناهەکە لە سەفەلە حسابەکە لەوانەی کە نزمن پلەیان نزمە طبعا مرۆڤایەتی طبعا لە مادەی مرۆڤە هەمومان مەحدودین بنمونە مەسەن لە خزمەتانە عەرزکەم وەرە تەیرێک بێنە بولبولێکی جوان بێنە لەگەڵ مرۆڤێکا مقارنەیەکە سێک لە خواردنە ئەو خواردنە خوا تۆش خواردنە خۆیت لە خواردنەوەیە ئەو خواردنەوەی هەیە و تۆش هەت لە جلوبەرگ و پۆشاکە تۆ ئەپۆشیت و ئەویش پۆشتەیە لە جێگە و مەکانە تۆ پێویستێ بە مەکانێکەیە تیایە بژی ئەویش پێویستی بە مەکانی خۆی هەیە و خوا پێیداوە لە موناکەحە و زەواجە ئەو هەیەتی و تۆشەتە بەڵکو لە زۆرێک لەمانە ئاژەڵەکان لە پێش ئینسانەوەن بنمونە ئینسانێ بڵێن زۆر زۆر خۆرە و ئەمانە ئەڵێن 20 کیلۆ ئەخوا پێشی ناخوری ها 20 کیلۆ ویترەوە پیاوەکە خۆیە کوژێ بەڵام با بڵێن با 20 ئەخوا ئەوە حەجمی گەورەی ئینسانە فیلێکی بەسیط 500 کیلۆ ئەخوا ئەگەر مقارنە خواردن بە فیل لە ئێمە باشترە ئەگەر مقارنە قووەتی عەزەڵاتی ئینسان بێ کێچ لە ئینسان باشترە ئەزانی کێچێکی بچووکە ئەوە خۆی هەڵەیان نیو مەتر خۆی بەرزەکاتەوە ئەگەر هەر بەو قەبارە گەورەی کە بە قەدەر ئینسان کۆشکە هەوربڕەکانە بڕێ بە یەک باز نیوەی زەوی ئەگەڕێ بە بازێک وەرە سەیری چاو کە هی گورگێ لە تۆ باشترە وەرە سەیری زیرەکی وریایی کە گورگێک لە تۆ زۆر زۆر زیرەکتر و وریاتر زۆر لایەنی مادی ئینسان هەیە کە سێرەکە لە موناکەح و زەواجە تەیرێک لە تۆ باشترە لە زۆر لایەنە سێرەکەی ئاژەڵەکان لە تۆ بەهێزترن ئەوە لایەنی معنەوی ئینسانە باڵای بەرزی معنەوی ئینسانە کە پێویستە ئینسان بەرەو سەرەوە بڕوە بۆیە ئینسانەکان تەفاوت لە بینیانە هەیە قەت کۆمەڵی ئینسان نابینی وەکو یەک بن هەیانە زۆر بەرزە هەیانە نزمە پلەکانیان جیاوازن ئێمە پێویستمان بەوەیە کە لە بەرزەکان بین هەمیشە ئیشکین بۆ ئەوی پلەمان بەرز بێ دوو مرۆڤ پێکەوە ئەوەستن یەکێکیان لای خوا جەل جەلالوه ئەوەندە بەقەدرە لەو ئەقسەم عەلە الله لەئەبەڕە والله سوێن بخوا بڵێ خوایە قەسەم بە تۆ بێ و ئیشم بۆ بکەی بۆ یەکە کەسێکی تریشیان سبحان الله مەبغوض عەلەیه خوا بغزی خۆی و ڕقی خۆی بەسەرا دابارانەوە سێرکە باڵای ئەو چەند نزمە باڵای ئەو چەند بەرزە ئێمە بەچی باڵامان بەرزە بێ بەچی نزمە بینەوە باڵای بەرزی ئینسانەکان بەهۆی تاعەت و عەبدایەتی خواناسی و ئەبێ بەو بەرزە بینەوە بۆیە عەزیزانم ئێمە گوناه باڵاکانمان نزمەکاتەوە باڵای معنەویمان تاعەتیش باڵای معنەویمان بەرزەکاتە بويا أم بشك باسئك أفرمي ومن عقوباتها أنها تجعل صاحبها من السفل بعد أن كان مهيئا لأن يكون من العليا أفرمي همو مروفك جاري واهي أو اندو طاعت كدو برز بويتو كتي قناه نزم أكاتو خواهي قورا خلق مخلوقاتي لروي بالاي معنوية دوشي وازدروسكو هي برزة هي نزمة أفرمي هي استقراري كدو ولا السروة هي استقراري كدو ولا خوارة طبيعتي نزم بوتو برولاي أجاليات پیغمبریان صلی الله علیه و آله و سلم أفرمي نراوم لبين روج قيامته يكب لوشتاني كبين نراوم وجعل الذل والصغار على من خالف أمري بتشوكيو النزمي بو أو كسي مخالفي پیغمبري خواك صلى الله عليه وآله وسلم والله كاتي كسل خزمت أم فرمايشتا وستي زليلي أمة أزاني بهوي مخالفي أمري پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم أسير كان أمتي پیغمبريان صلى الله عليه وآله وسلم بهسترين جيج لجيانا إسا بس يكمن خا بهسترين جيج يكمين جيج لجيانا إيمن للتصنيع عسكري يكمين إيمن تبير كانوا أجر استأو بروجي محمد مهاتير كعرضي كردو بس أجر أو بروجي سركري مسلمان ابن يكميها مجيهان تنها ماليزيا وتركيا وباكستان بروجي بس أمسيانة آسيا إسلامي دروس كانوا جاري كتير بير كانوا أجر أمسيانة بقرن صاحبي نووين صاحب بهسترين صناعتي عسكريين صاحب بهسترين جيج استأو تصور كان
لروي الصناعي عسكرية وتركيا بيش ألمانيا دايو أمصر بو بينجمي جيهان أجر بس تركيا ومصر يك بقرن أبينا يكمي همو جيهان للرئي عسكر ثاريته بو أمتي إسلامي كمنية مخالفيك هي لإيماك أو بشوك بوينته أجر قام السياسي كاني أمره كمسلمان تيا شكست إنه همو كافري جيهان كوبوتوا جورتين خواتش خاكي شي بأيما داوا باشترين خاكي سرزوي يجل سرسي زراعتي همو جيهان لزوي أمتي إسلامية وبيكته وبرهمده همو نوتي جيهان وغازي سروشتي جيهان لكوايا برسترين بلو الرجل لناو إيمايا لا إيمايا أدزري وأبري بويا أمته بس أواني ما وبكويتو سرقاتش كاني خويك أميدا كين سال جاري قرانكاري دروس أبي أميدا كين قرانكاري زور جورة بريو بي لأسي همو عالم إسلامي أمتي إسلامي سركويتو بلام مخالفيك هي بويا إحساس الزليل وجعل الذل والصغار على من خالف أمري بتشوكي زليلي هركز مخالفي بيغمبريان صلى الله عليه وآله وسلم أو بشي أبي بشكي أبي أما مخالفات منزورة كومل مخالفات واي كردوك أمتي إسلامي أولا دوا بقرته ودوا إنساني إيمان دار هركاتي معصيتي كر نزمة بيته بلكي كأنما قادر ما بين بيشاوي خطو سركي قناهت كر قادر ما يتو خوارو بليه برو خوارتري يتو هركاتي كش طاعتك كر بليه برو سرتر أروي إنسان هميشه برو سركوتن أرواح حتى وكل طاعته كان به تا أجات بلي أخير كوتا أجت السرباني خواناسي دين داري هندي جار سبحان الله زوريني إنسان كان رجانا هندي شاكيان هي برزبونا وهندي كي نزبونا هي إما شون بيوري دابنين بو أوي بزانين كير برزة كي نزمة هرچنام همو إنسان بس خوي أتواني خوي ببيوه كز نازاني چون همو بناكان معنوين شاراوان خوايان ستري كردوين شاردوين تيوا إما خومن أتواني خوان بيوين بير كرو أو رجا چن هنگاوي خيرت ناوا چن هنگاوي شرد ناوا أستكت چنكا إمام ابن القيم ليرا تنبيه من رأيك شي بوشتيك الله واه تصور نكي گناهيك و چاكيك برابريك بنا چاكيك بديس زورتر أري ترازوي چاكا بهستره هنگاوي چاكا گورتر أروا خرابا نزم كمتر نزم بيتو تيايا بلام أبي آقات ليبي هندي گناه هيا تو گرنجي پين هادي بلا تو آسايا بلا تو بچوكا پدواي هنگاوي تو هنا وتخوارو بلام زور تو يجرا وتخوارو بيغمر جان صلى الله عليه وآله وسلم أفرمي إن العبد لا يتكلم بكلمة مروفي وها يغوشا الله يغوشا لا يلقى لها بالا هرجوش ناداتك كأنما هي تنوت هيك كلمة بسيطة وتوا يهوي بها في النار أبعد مما بين المشرق والمغرب نيوان خورهلات وخور آوابون شنيكا أفرمي بموشيا أوندية تخوارو بلي سبحان الله أوند قدر مكان بس سريعي أبرت يتخوارو يغوشا بويا إنسان إيمان دار متابتين لم أواخر الزمانا أبي زور أجي لزماني به زمان سنتري كي زور جوريه بو هالصنجاني تو إما همو من يكتري بزمان أناسي كمك ما سيري كرده وكان يكتر أكين زورينا ما سيري زمان يكتر أكين بويا لزمانا أبي زور أجمل ليه كلماتك بكار نهينين خوا أوانت اللي من برنجة بلكاني أو رجمان نهي صالك من هو بيتخواره أبي أجمل ليه أم تنبيه ابن القيم تنبيه كي زور جوري أفرمي بويا أبي أجاد ليه برزي ونزمي لهمو إنسانك هيا بلام توشي نزميك نبي بدال عرز توشي نزميك نبي كسرنا كويتوا أفرمي جاري وهاي إنسان بهوي حلالك وأمو حلالي بإنسان نيت بينك أيوه طاعتي بيبكى أيوه تشاكي بيبكى تنال لحلال كانشا أفرمي سبحان الله بهو يكيغلام أو عصيانا نوك إيكا أو مباحانا وك إيكا كهر أوان دنيتي تشاكي لنا حلالي ششتك أفرمي سبحان الله بلي دا أبزت أخوارو بوي حتى أبي نيتي هنا بالله مو حلالك كإيكي بوي خير دسكي أفرمي جاري وهيا قرنمية قناها كت صغيرة يا كبيرة بيوستي بقرانوية تاوكو بچي توسر لو أتشد مانجك شونيوجة كرد بيتا چند بليك بريبه بقناهك هموي هني تو خوارو بيوستي بالتوبيكي صادقانه والرازقوانه بوي بلكت برز بيتو زانان لو باسيك أو كسيك التوبة كأكا اختلافيا هي آية
لەگەڵ کردنی تەوبەکە تۆ ئەچیتەوە پلەی خۆت یان لە کەوتن نەجاتە ئەبێ وردە وردە دەست پێ ئەەکەیتەوە. هەنێک لە زانایان ڕەئیان وایە دوو کەس پێکەوە قادرمە ئەبڕن لە یەک مستەوایە، یەکیان گوناهێکەکە قادرمەیەتە خوارەوە کە تەوبەی کرد لە قادرمەی خۆیەوە دەست پێ ئەکاتەوە تازە ئەو پێشی کرد. هەندێکی تر ابن تەیمیەیەکی کە لەوانە ڕەئی ئاوایە نە أولئك يبدل الله سيئاتهم حسنات. أليرا لو آياتي أجي سبحان الله لرحمي خوا گوناهێک کردو قادر ما هاتە پێشەوە ڕەفیقەکەت قادر ما سەرکەوت دوو قادر ما پێشەکەوت کە تەوبەیەکی صادقانە ئەکەیتۆ دوو قادرمەکە سەرەکەیتەوە ئەگەیتەوە ئاستی ئەو مستەوای ئەو سبحان الله چونکە خوا يبدل الله سيئاتهم حسنات گوناهەکانە بە حەسەنە بۆ ئەنووسێ واتە قادرمەکان ئەبڕیتەوە بۆ سەر جارێکی تر کە ئەوە ڕەئی شێخ الئیسلام ابن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئێمە ئەبێ جوان لە مەحاڵی ببین شەنێک لەگەڵ گوناها خۆمان بە کەم زانی خۆمان بە بچووک زانی ئەخطەر شت لەسەر حیاتی ئینسانەوەی خۆی بەشت بزان پێی وابێ لە خەڵک باشترە پێی وابێ ئەم نەزیهترە ئەم پاکترە ئەو شتانە زۆر ئەم عالمترە ئەم بەرزترە هەمیشە وا بزانە باڵای معنەویت لە خەڵک نزمترە. ئەها پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ڕۆژێک لە خزمەت ئەبا ذەڕ فەرمووی ئەی ئەبا ذەڕ سێری ناو مزگەوت کە بزانە کێ زۆر گەورەیە. ئەڵە سێری ناو مزگەوتم کرد ئەبا ذەڕ ئەڵە پیاوەکەم بینی دانیشتبوو جلێکی جوانی لەبەرا بوو خزمەکانی هەموو کۆکردبوون ئامۆژگاریەکردن. تو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وڵی ئەمە لە هەمووان باشترە ئامۆژگاری چاکی خەڵکەکە ئەوە دانیشتووە قسەی خێریان بۆ ئەکا. ئەڵە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم کەمێ بێدەنگ بوو فەرموو ئەی کێ خراپترینە. ئەڵە سەیری ناو مزگەوتم کرد سێرەکەم پیاوە لێ ڕاکشاوە تەخت خەوتووە. ئەڵێ وتم ئەمەیان خراپترینە ئەمە زۆر خراپە چونکە لە ناو مزگەوتە و لەم کاتی ذیکر و ئەوراد و کۆکردنەوەی نیعمەتە ئەو هاتووە خەوی لەکەوت. ئەڵێ پێغەمبەری گیان صلی الله عليه و آله وسلم ڕووی تێکە فەرمووی والله یا ئەبا ذەڕ ئەمەی کە خەوتووە لە ڕۆژی قیامەتە ئەگەر بە ئەندازەی گۆی زەوی کوڕەی زەوی بارك الله مرۆڤ هەبێت لەو جۆرەیکەوە ئامۆژگاری خەڵکەکە ناگەنەوە بە یەکدانە لەما کاو پلەی معنەوی زۆر جیاوازە. جاری وایە کەسێکی سادە لە ناو مزگەوتە ئەبینی لەوە چێ تۆ چەند کەلیمەیە بزانی پێت وابێ لەو باشتری بەڵام دڵنیا بە لەوە ئەچێ ئەو لە لای خوا زۆر زۆر سەنگین بێت. قەت لەگەڵ گوناهبارە تەعامل ئاوا نەکەی کە خۆت باشتری نەکەی. کەسێکت بینی لە گوناها موسڵمانەکە بینی تووشی گوناه بوو گوناهەکەی بە ئاشکرا کریا بە پەنهان کردی ئەوە مجاهیدە ئەوە شەڕ لەگەڵ نەفسی خۆیان ئەکا ئەوەی خۆی چارەسەرکە نەکەی بە سوک سەیریکەی لەوە ئەچێ لای خوا قەدری زۆر گەورە بێ لەوە ئەچێ بەو تەوبەی زۆر پێش خەڵک باتەوە. بۆیە ئەبێ ئاگامان لێ بێ ئێمە لەم نێوانە چەندێک تەوبەمان صادق بێ چەندێک ڕازگۆ بین لەگەڵ خوا ئەوە پلەمان بەرزە بێتەوە. چەندێک خەلەل هەبێ لە مەسەلەی عەبدایەتیمانە دینداریمانە خواناسیمانە چەندێک خەلەل هەبێ لە گوناهە باتینی و معنەویەکانە لە خۆ بەشت زانینە لە خۆ بە گەورەسانین بەسەر مرۆڤێکی ترە. ئەمە صفەتی ئینسانی موسڵمان نیە قەت خۆی بەشت بزانە بەرامبەر بە کەس. سید القوم خادمهم یعنی چی؟ یعنی لەوە چێ کەسێک وا بزانێ خزمەتێکی معنەوی بکە خزمەتێکی مادی بکە نا. سید و گەورە کاتی ئەبێتە سید و گەورە دائیمە خۆی بە خزمەتکار ئەبینێ خۆی بە عەبد ئەبینێ خۆی بە بچووک ئەبینێ. کەی خۆت بە بچووک بینی بزانە لای خوا گەورەی کەی خۆت بە گەورە بینی و بزانە لای خوا بچووکی. هەندێک لە گوناهەکان هەیە زۆر گەورە بە تایبەتی گوناهانێک کە بابەتی شەریک بۆ خوا تیا جێگەی ببێتەوە. ڕیا زۆر گەورەیە ئینسان لەبەر خاتی خەڵک شتکە نوێژێکی جوانەکەی لەبەر خاتی خەڵک بیکەی یەیتە مزگەوت و جەماعەتەکەی لەبەر خاتی خەڵک لە دەرسێکا بەشداریەکەی لەبەر خاتی خەڵک نا ئەبێ ئەو نیەتە زۆر ساغ بێ لەبەر خاتی خوا. ئەگەر تووشی گوناهیش بی بەس نیەتەکەت ساغ بێ لەبەر خاتی خوا بجوڵێ حرەکە و سەکەناتی ژیانت لەبەر ئەو بێ پلەت پێی زۆر بەرزە بێتەوە. ئەفەرمێ إن الله يمسك السماوات والأرض أن تزولا وإن زالتا إن أمسكهما من أحد من بعده إنه كان حليما غفورا. سبحان الله. جاري وهي مغفرتي خوا جل جلاله حلمي خوا لسر گناه عبدكان وها أكات عبدكان گناهانك أكن هندجار خريك أسمان وزوي هرهم الشقبة بلام أها كتاياتك إنه كان حليما غفورا دانايا
زۆر حەلیم و لەسەر خۆیە لەگەڵ عەبدەکانیە، زۆر غەفوورە لێبوردەیە لەگەڵ عەبدەکانیە. سوبحان الله. جاری وایە ئەم گوناهە گەورە ئەم عەبدە کردوێتی، خۆی گەورە دەروی خەیری لێ ئەکاتەوە. ئەم عەبدە بەهۆی ئەم گوناهە گەورە و خەریکە ئاسمان شەق بەرێ، کەچی سوبحان الله خوا بەرزی ئەکاتەوە پلەکەی، چونکە تەوبەیەکی صادقانە و نەسوحی کردووە. لە ئاەتێکی ترا فەرمێ جاری وایە شەریک ئینسان بۆ خوا قەرارەدا وا نەزانێ بچووکە، ئەفەرمێت تەکاد السەماوات يتفطرن منه وتنشق الأرض وتخر الجبال هدا أن دعوا للرحمن ولدا. کاتێ ئەیانوو خوا کوڕی هەیە، ئەولادی هەیە، ئەفەرمێ خەریک بوو ئاسمانەکان ئەکەوتنە خوارەوە، زەوی قاشقاشە بوو، کێوەکان هەپرو نەبوون لەبەرەوەی شەریک بۆ خوا قەراردرا. بۆیە عەزیزانم ئەو گوناهانەی کە ڕەبتیان لەگەڵ شیرکە هەیە، ئیبن القەیم فەرمێ گوناهانێکی زۆر گەورەن، ئەبێ خۆتیان زۆر زۆر لێ پارێزی. پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لە دوعاکانە فەرمێ خوایە پەنا ئەگرم بە تۆ لە شیرکێکە قەراری بدەم و بزانم، داوای لێبوردنەکەم لە تۆ لە شیرکێ قەراری بدەم و نەیزانم، پێم نەزانی بێ. لە ڕوایەتێک ترە ئەفەرمێ کورە شیرک زۆر خەفیە، ئەخفا من دەبیب النەمل، جێپێی دەنگی قاچی مێرولەیەک چەند نزم و ئەسپایە. شەریک بۆ خوا قەراردان هەندێک جار ئەوەندە ئەسپایە. بۆیە ئەبێ ئینسانی موسڵمان زۆر ئاگای لە خۆی بێ، لەوە ئەچێ لە یەکێک لەو خاڵانە زۆر ڕێژەکەی بێتە خوارەوە، نزم بێتەوە. جاری وا هەیە ئەفەرمێ بەهۆی یەک گوناهەوە ئینسان تووشی بەڵایەکی زۆر گەورە ئەبێت. سیرکەن ئیبلیس ئەفەرمێ هەمیشە شەیطان لە پێش چاوتان بێ. ابن القەیم بەهۆی یەک عصیانەوە کە سەرپێچێکی ڕاستەوخۆ تەحەدای خوای کرد جەل جەلالوه، ئابزانە چەندێ لعنەتی لێکرا. سێری ئەڵێ باوکو دایکمان کەین ئادەم و حەوا، ئەی هاوار ئەوانە بەهۆی عصیان و سەرپێچێکەوە بزانە لەناو بەهەشتی جوانە دەرکران، یەکیان لەژێر ڕەحمەتی خوایە دەرکرا، لعنەت لێکرا شەیطان، یەکیان لەناو بەهەشت و ڕەحمەتی خوایە نعمەتی خوایە دەرکران. بۆیە ئەفەرمێ زۆر گرنگە ئێمە ئاگامان لە خەڵی ئەو گوناهەکانمان بێ و ئاگامان لە تاعەتمان بێ. هەموو بەیانیەک هەستای دەستکە بە تاعەت و خواناسی، ڕۆژەکەت تەقسیم کە. لە کتێبی ئیحیا علوم الدینە ئیمامی غەزالی کاتەکانی ئینسانی موسڵمانی هەمووی تەوزیع کردووە، چۆن پەیوەندی لەگەڵ خوایە ئەبەسی. والله هەرچی پەیوەندیمان هەیە لەگەڵ غەیری خوایە هەمووی بێفائیدەیە. کە ئەڵێن لەگەڵ خوایە تەسەوور کە ئیحسان چۆنە. ئیحسان تۆ خوا ئەبینی کاتێککە کردەوەکانت ئەەکەی، خوا جەل جەلالوه ئەمری پێکردووی بە ئیحسان لە هەموو شتێک، لە هەموو شتێکە تۆ بێ ئیحسان، کە ئەنەما خوا لەگەڵ تۆیە. ئەوە ژیانە بەیتە سەر، لەگەڵ خێزان تاوا تەعامولکە هەڵسوکەوتکە کە ئەنەما خوا وجودی هەیە لە ماڵەکەتا، چۆن هەڵسوکەوتەکەی، لەگەڵ هاوسەرتا بۆ شێوازە هەڵسوکەوتکە، لەگەڵ مناڵەکەتا بۆ شێوازە، لەگەڵ دراوسێکەتا بۆ شێوازە، لەگەڵ دەور و بەر و هەموو ئەوانەی کە تۆ ڕۆژان لەگەڵ ناڵە سوڕی ئاوا معاملە ئەەکەی بەو شێوازە، لەگەڵ دایک و باوکتا چۆن هەڵسوکەوتەکە. سبحان الله. کە ئەنەما خوا جەل جەلالوه تەواجودی هەیە، تۆش لەو مەجلیسای دایک و باوکیش لەوێن، چۆن هەڵسوکەوتەکەی. ئەوە ئیحسانە. بۆیە ئینسانی ئیماندار ئەبێ زۆر ئاگای لە پلەبەندیەکانی بێن، نەهێڵێ بێتە خوارەوە. ئەگەر هاتیشە خوارەوە نەیزانی یەکسەر دیوانەکەی ئەو بەرنەدا، دەرگاکەی ئەو بەرنەدا، تەقە بداتەوە لە دەرگای ڕێگەی بگرێتەوە، بگەڕێتەوە لای، لەعەلە بەرزی ئەکاتەوە بە بەرزبوونەوەی کە تەسەور ناکرد. چۆن خراپەکان کتوپڕ ئەتێنە خوارەوە، هەندێک چاکەش کتوپڕ ئەدباتە سەرەوە. هەومان بیستومانە ئافرەتێکی زانیە لە بەنو ئیسرائیل و ئومەتەکانی پێشوو، هەندێک ئاویدا بە سەگێک خوا عەفوی کرد، خستێنەوە بەهەشتەوە، یعنی پلەی ئەوەندە بەرز بوویەوە. سیرەکەین گوناهێکیش ئافرەتێک هات پشیلەیەکی سجن کرد، زوڵمی لە ئاژەڵە کرد، ئەوەندە نزم بوویەوە بۆ ناو دۆزەخ. بۆیە هەردوو تەڕەفەکە ئێمە لە نێوان دووشتان یەکیان بەرزمان ئەکاتەوە زۆر بە سەریعی، یەکیشمان نزمان ئەکاتەوە زۆر بە سەریعی. ئەبێ ئینسانی موسڵمان بگەڕێ بە دوای شتە باشەکانە، بگەڕێ بە دوای کاتە باشەکانە، هەموو ڕۆژێ هەموو جۆرەکانی عەبدایەتی بەرز کرد بێتەوە، لەعەلە لە یەکێکیانە پلەکەی زۆر زۆر بەرز بوو بێتەوە. کۆتا قسم لە خزمەتتانە زانایان ئەفەرمون زۆرێک لە ئەولیای خوا گوناهبار بوون، عاسی بوون، گوناهی زۆریان کردبوو، بەڵام ڕەحمەتی خوا لە کتوپڕێکا بەسەریانە داباری و بەرزی کردنەوە تاوەکو گەیشتنە ئاستی ویلایەت. هەمومان بشتی حافیمان بیستووە، بشی حافی یەکێک بوو لەو کەسانەی کە
زۆر خراپەکار لە پەنای دجلەیە ئەفەرمێ زۆر کات خەڵکە خراپەکانی لە ماڵی خۆیان کۆ ئەکردەوە بڵۆ دەڤلێدان و گۆرانی وتن و خۆبادان و تا دوای ئەڵە ڕۆژێک لە ڕۆژان پیاوێکی فەقیر هات تەقەیدا لە دەرگا زۆر بە قایمی ئەڵە یەکێک لە غوڵامەکانی ڕۆژ دەرگاکەی کردەوە وتی ئەمە ماڵی عەبدە یا حوڕ ئەیوتی حوڕ کابرا حوڕە چۆن خاوەنی ماڵە خاوەنی شتە وتی ئەگەر حوڕ بووایە ئەیزانێت چۆن عەبدێ بێ ئاوای نەکرد بەجێی هێشت ئەڵێ بشر بەدەنگی بەرز هاواری کرد بشر لەسەرەوە گوێی لێ بوو ئەڵێ ڕای کردە خوارەوە بە غوڵامەکەی وتی کێوتی وەڵا پیاوێک بوو بۆ شێوازە ئەڵێ ڕای کرد بە دوای ئەم پیاوە بە پێی پەتی بۆی پێوتی حافی یعنی پێی پەتی بە پێی پەتی ڕای کرد بە دوای ئەم پیاوە تاوەکو بیدۆزێتەوە ئەفەرمێ گەڕا پیاوەکەی نەدۆزیەوە بەڵام بڕیاری دا عەبدایەتێکی حەقیقی بکە حوڕێکی عەبد بێ خوای گەورە ئەو پلەیدایە هەتا ئێستش بشری حافی لە دوای بشری حافیەوە قسەکانی پند و ئامۆژگاری و دەرسی گەورن بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم و پلەی ویلایەتی پێدرا بۆیە ئێمە نازانین لەوە ئەچێ لە کردەوەیەکی زۆر بەسیتە لەوە ئەچێ لە یەک زەردەخەنە بەرامبەر بە هەتیوێک لەوە ئەچێ لە لادانی بەردێک لەسەر ڕێگایەک لەوە ئەچێ بە ئاودان بە ئاژەڵێک لەوە ئەچێ بە بەڵێ قوربانێک و دەستماچکردن و قاچماچکردنێکی دایک و باوکە لەوە ئەچێ لە شەو نوێژێکە لەوە ئەچێ لە جەماعەتێکدا لەوە ئەچێ لە ڕۆژوویەکی سنەتە لە عومرەیەکدا لە حەجێکە لە زەکاتێکە کە دەری ئەەکەی لە سەدەقە و خەیرێکە ئەیدەی بە کەسێکی هەژار و نەدار خوا ئەوەندە ڕەفعەتت بداتێ و بەرزت کاتەوە پلەکەت بگاتە پلەی ویلایەت و لەگەڵ ئەولیای خوایە حەشر بکری خوای گیان ئێمەی گوناهباری تاوانبار لەم سەری ساڵی تازەیە لە یەکێک لە دەرسەکانە دانیشتوین ئەمانەیە جوانترین تاعەت بۆ تۆ بەرزکەینەوە لە خزمەت کتێبی پیاوێکی زۆر گەورە و نازدارە لە خزمەت فەرمایشتی تۆ پێغەمبەر گیانە صلی الله علیه و آله وسلم کۆبووینەتەوە دەی خوای گیان لەم ساڵە کۆچیەی کە ڕابرد هەر گوناهێکمان کرد و عەفومان کرد گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە خوای گیان گوناه لە دڵەکانمانە هەڵکەنە یا ئەکرەم الئەکرەمین خوایە بەزەی و ڕەحمەت بەسەرمانە ببارێنە عەفو و خۆشەویستی خۆت بەسەرمانە ببارێنە لێبوردەیی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت گەورەی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان ئێمەی گوناهبار لەم ساڵەیە هاتوونەتە بەردەم دیوانی تۆ هاوار و نرکە و ناڵەی ناخمان بۆ لای تۆیە خوایە عەفومان کە خوای گیان ئەم ساڵە نوێیی کە بەسەرمانە ئەگوزارێ باشترین ساڵەکانی ژیانمان بێ ئاراممان کە یا ئەکرەم الئەکرەمین ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان بمانگێڕە لەو عەبدانەی پلەکانیان لەم ساڵەیە زۆ بەرزەکەیتەوە خوای گیان خۆمان دایک و باوکمان هاوسەر و خێزانمان خوشک و برامان دراوسەکانمان خزم و کەسوکارمان هاوشاریەکانمان هاو وڵات و نیشتیمانیەکانمان ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە زیلەتی گوناه بپارێزە بەرزمان کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای لە گوناهی مردوەکانمان ببورە یا رب العالمین خوای ئەو مردوانەی بێکەسن و کەزنێ دوعای خێریان بۆ بکە و ئێمە لەم میحرابەی تۆ هاوار بۆ لای تۆ ئەهێنین خوایە تۆ زۆر دەوڵەمەند و ئەوان زۆر هەژار ئەوان پەروەردگارە زۆرن ئەوانەی کە لە دنیادا بێکەسن خوای گیان ئێمە لێرەوە هانای دڵمان بۆ لای تۆ ئەهێنین بە دڵ هاواری لە خۆشبوونیان بۆ ئەکەین خوای لیان خۆش بە یا ربی خوایە لیان خۆش بە یا ربی خوای لە مردوەکانمان خۆش بە بەزەی خۆت بەسەر گۆڕستانەکانمانە ببارێنە خوای گیان داوان لێ ئەکەین بە ناوی جوانە بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان ئارام کە دڵمان پڕ ئاسایش کە ماڵەکانمان پڕ ئاسایش کە وڵات و نیشتیمانمان پڕ ئاسایش و ئارامی بکە یا ربی خوای گیان داوان لێ ئەکەین بە گەورەی خۆت هەر کەسەمان گرفتێکی بۆ چارەسەرکە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان کەم ڕزق حەڵاڵی زیادکە پەروەردگارە هانامان بۆ لای تۆ هێناوە ئەومان گوناهبارە ڕزگاریکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا رب العالمین خوای ئەومان تووشی نەخۆشی معنەوی بۆ شیفای بۆ بنێرە ئەومان تووشی نەخۆشی مادی بۆ شیفای بۆ بنێرە یا ربی خوای گیان ئەومان ڕزقی کەمە ڕزقی زیادکە ئەومان قەرزارەقەی سەرشانی سووکە خوای گیان ڕزق و ڕۆزی خۆت بەسەرمانە ببارێنە خوای لەم ساڵە تازە ماڵەکانمان پڕ ڕزقکە بازاڕەکانمان پڕ ڕزقکە زەوی زارمان پڕ ڕزق و ڕۆزی بکە ئاژەڵداریمان پڕ ڕزق و ڕۆزی بکە
پەروەردگارە داوات لێ ئەەکەین بەرەکەت بخرە ناو ئاوەکانمانەوە خوای گیان بیرەکانمان پڕ ئاوکە کانیاوەکانمان هەڵقوڵاوکە بەرهەمی خۆت پەروەردگارە بەرەکەتی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر ئەم وڵات و نیشتیمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین ئەم دوعایانەمان قبولکە سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوای گیان پێغەمبەرەکەمان زۆر لە هیجرەتە ناڕەحەت و ماندوو بووە و ئێمە لێرەوە سڵاوی بۆ ئەنێرین خوای سڵاوەکانی پێ بگەێنە خوای بە ئەندازی دەنکی هەنارەکانی هەڵەبجە پەروەردگارە بە ئەندازی نەشونمای یای ئەم شارەمان پەروەردگارە بە ئەندازی گەڵای وەریوی ئەم شارەمان پەروەردگارە بە ئەندازی دەنکە خۆڵی ئەم شارەمان بە ئەندازی ئەستێرەی دیاربوو لەم شارەمان سەڵەوات و سەلام بۆ دیداری خۆشەویستمان ئەنێرین پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای ئەم دوعایانەمان قبولکە خوای ئەم دوعایانەمان قبولکە خوای ئەم دوعایانەمان قبولکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين